برا کوردەکان دیرمان لێکتری دەگرت و برا عەرەبەکانی حیزبی شیوعی عێراق ناو بژیوانیان دەکردین. ناوشیروان مستەفا لە کتێبی پەنجەکان یەکتری دەشکێنن دەڵێت هەرێمی حەوت یەکێک بوو لە هەرێمە چالاکەکانی یەکێتی لە ناوچە ڕاگوێزراوەکاندا. ناوچەکە بە تەواوەتی ڕاگوێزراو بوو و هیچ ئاوەدانیەکی تێدا نەبوو. زۆربەی پێشمەرگەکان بۆ دابینکردنی پێداویستیەکانی خۆیان یاخود بۆ تیمارکردنی برینەکانیان دەچوون بۆ کوردستانی ئێران و دەگەڕانەوە. ئەحمەد سۆران فەرماندەی کەرتی گەڵاڵەی هەرێمی حەوت بوو، لەگەڵ کوڕەکەی چوو بوون بۆ کوردستانی ئێران. چەکدارەکانی پارتی لە ناوچەی خانە بارەگایان هەبوو، لەگەڵ کوڕەکەیدا بەدیلیان گرتبوون. ئەحمەد هیچ خراپەیەکی بەرامبەر پارتی نەکردبوو، تەنیا ئەوە نەبێت کە پێشمەرگەی یەکێتی بوو. لە ڕێگەی چەند کەسێکەوە هەواڵ درابوو کە بەریان بدەن، بەڵام سوودی نەبوو و بەر نەدران. لە بەرامبەردا پێشمەرگەکانی هەرێمەکەی بە ئاگاداری ئێمە چوونە سەر هێزێکی پارتی لە نزیک سریشمە لە ناوچەی گەڵاڵە و 24 کەسیان لێ بەدیل گرتن. هەر لەوێ 9 کەسیان لە بەدیل گیراوەکان بەردا بوو و 15 کەسیان بەدیل گرتبوون و دواتر ڕەوانەی لای ئێمەیان کردن بۆ خڕی ناو زەنگ. دوای ئەمە پارتی هاواری لێ هەستا بوو و هاوارەکەی گەیاندبووە لای حیزبی شیوعی عێراق. لەم لاشەوە پارتی لەگەڵ حەدەکە شەڕ و پێکدادانی کردبوو لە کوردستانی ئێران لا نزیک مەریوان. لەوێش چەند چەکدارێکی پارتی بەدیل گیرا بوون، هەرچەندە ئەم دوو ڕووداوە هیچ پەیوەندیەکیان بە یەکەوە نەبوو، بەڵام بۆ هەردووکیان حیزبی شیوعی عێراق هاتە بینەوە و لەولاوە لەگەڵ حەدەکە و لێرەشەوە لەگەڵ برا کوردەکان دەستی کرد بەناو بژیکردن. پاش گفتوگۆیەکی زۆر ڕێکەوتین کە ئێمە گیراوەکانی پارتی بەر بدەین و ئەوانیش گیراوەکانی ئێمە بەر بدەن. گیراوەکانی پارتی 15 کەس بوون و گیراوەکانی ئێمەش تەنها 3 کەس بوون. ئەحمەد سۆران و کوڕەکەی لەگەڵ عەبدولواحید باجەلانی کە ئەویش هەر لە ناو ئێراندا بەدیل گیرا بوو. ڕێکەوتنەکە ئاوا بوو کە ئێمە گیراوەکان بنێرین بۆ لای حیزبی شیوعی عێراق و ئەوانیش گیراوەکان بنێرن بۆ لای حیزبی شیوعی عێراق و ئەوان ئاڵوگۆڕەکەمان بۆ بکەن. ڕۆژی 29 حوزەیرانی ساڵی 1980 ئێمە هەموو گیراوەکانی پارتیمان نارد بۆ لای حیزبی شیوعی عێراق تاکو ئەوان ڕەوانەی لای پارتیان بکەنەوە و گیراوەکانی ئێمەش وەربگرنەوە و ڕەوانەی لای یەکێتیان بکەنەوە. گیراوەکانی پارتی گەشتنەوە لای پارتی، بەڵام گیراوەکانی ئێمە هەرگیز نەگەشتنەوە لای یەکێتی. ئەحمەد و کوڕەکەیان پاش چەندین بێنە و بەرەو چەندین هەفتە بەردابوون، ئەویش بەو مەرجەی کە خۆیان ڕادەستی ڕژێمی بەعەس بکەنەوە. گیراوەکەی تریش کە عەبدولواحید باجەلانی بوو بەرنەدرا بە تۆمەتی ئەوەی کە ویستویەتی سەرۆکی پارتی بکوژێت. حیزبی شیوعی عێراق ئەم بابەتەی بە سادەیی وەرگرت و هیچ گرنگیەکی پێنەدا و هیچیشی لەسەر نەوت، هەرچەندە ئەمە یەکێک بوو لە نادادپەروەریەکان کە حیزبی شیوعی عێراق لە نێوان یەکێتی و پارتیدا کردی، بەڵام هەر ئەوە بوو وەک بێگانەیەک ویستی ناوبژیوانی برا کوردەکان بکات.